گەو بۆ سەر تەندروستی خەڵکی کوردستان لە ئارایەیە. ئێستا ئەوەی زۆر مەترسیدارترە ئەوەیە کاتژمێر 12 شەو ڕێیەکەون نرخی عەدادەکانی بەنزین و گاز یەکی 50 دیناری بخەنە سەر چونکە ئەڵێن خەڵک خەوتووە و ئاگای لێنیە و کە بەیانی خەبەری بۆ خۆقابی لە چیمان لێیەکەن. ئەمەی کە ڕووەدا کارەساتێکی گەورەیە بێحکوومەتی و بێخاوەنیە. چەند کەسێک شەوان ڕێگەکەون نرخی سوتەمەنی زیادەکەن لە کاتێکە بەشێک لەو سوتەمەنیەی کە هەیە خەزنی ئەکەن نایفرۆشن دەڵێن بەنزین نییە ئەگەر گرانی نەکەین ئەزمەی گەورەتر دروستە بێ. لە پێناوی دروست نەبوونی ئەزمەی گەورەترە چەند شەوێ جارێک 50 دینار بەدزیەوە دەخەنە سەر نرخەکە. چەند کەسێکن لە هەرێمی کوردستان سوودمەندن یاری بە قوت و بە سوتەمەنی و بە تەندروستی خەڵکی کوردستانەکەن. لە عێراق حکوومەتی عێراقی هەر لیترێک بەنزین بە $1.5 کڕێ ئەیداتەوە بە 650 دینار بە تیجاری، ئەوەی خۆشی دەپاڵێوێ دەیدا بە هاوڵاتیان بە 450 دینار. لە عێراق ڕێنادرێ بە بەهانەی گرانبوونی نرخی نەوت 1 دینار لیتری بەنزین و گاز زیاد بکرێ. عێراق بەو هەموو گەندەڵی و خراپیەوە لە ئێمە زۆر باشترن، نەبێ ئێمە چەند خراپ بین. حکوومەتەکەمان بەنزینی داوەتە دەست کۆمەڵە چاوچنۆک ژەهر دێنن و قازانجی خەیاڵی دەکەن. ئێستا فێری ئەوە بوون ئەو بەنزینی 690 دینارەی کە نەماوە لیترێک بەنزینی نۆرمال کە مادەی سەرەتانیە بە 1200 دینار ئەمڕۆ تێبکە دڵنیابن وتویانە تا خەڵک بێدەنگ بێ 2 ڕۆژجارێ 3 ڕۆژجارێ نرخەکەی زیادەکەین. بۆیە من داواکەم لە خەڵک قبولی ئەمە نەکا و بەنزین بەو گرانیە نەکڕێ. حکوومەت ئەگەر هیچی پێ ناکرێ 100,000 تەکسی لە هەرێمی کوردستان هەیە، 20,000 پاس هەیە، با بۆ هێڵە گشتیەکان دەعم بکە ئەگەر بۆ هەموو کەس نایکا.